چامپیۆنزلیگ کە گەورەترین پاڵەوانێتییە لەسەر ئاستی ئەوروپا لە قۆناغی پێش کۆتاییدایە و چوارشەممە کۆتا یانەی گەیشتوو بە یاری کۆتایی یەکلادەبێتەوە. لە کاتژمێر دەی شەوی چوارشەممە یانەی پاریس جێرمانی فەرەنسی لە یاریگای خۆیدا میوانداری یانەی ئارسناڵی ئینگلیزی دەکات. پاریس بەهۆیەوەی لە یاری چووندا بە ئەنجامی گۆڵێکی بێبەرامبەر بردنەوەی بەدەستێناوە لەم یاریەدا بە هەموو بردنەوە و یەکسانبوونێک دەگاتە یاری کۆتایی و لە ئەگەری شکست بە جیاوازی گۆڵێک و بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان هەمان ئامانج بەدی دەهێنێت، بەڵام لە ئەگەری شکست بە جیاوازی 2 گۆڵ یان زیاتر ماڵاوایی دەکات. یانە فەرەنسیەکە بە ڕاهێنەراتی لویس ئینریکی ئیسپانی لەم وەرزەدا بە ئاستێکی نایە بۆ دەرکەوتون. ئامانجیانەوەیە بگەن بە یاری کۆتایی و بۆ یەکەم جاریش لە مێژوویاندا نازناوەکە بەدەست بێنن. لە بەرامبەردا ئارسناڵ لەم یاریەدا ئەرکی ئاسان نابێ، بە هەموو یەکسانبوون و شکستێک ماڵاوایی دەکات. تەنانەت بە بردنەوە بە جیاوازی گۆڵێک و شکست بە لێدانێک لاکەرەوەکانیش ماڵاوایی دەکات. بەڵام بە بردنەوە بە جیاوازی 2 گۆڵ یان زیاتر و بردنەوە بە جیاوازی گۆڵێک و دواتر بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان گەیشتن بە یاری کۆتایی مسۆگەر دەکات. یانە لەندەنیەکە دوایەوەی لە قۆناغی چارەکی کۆتایی توانی لە هەردوو یارێکەدا بردنەوە بەسەر ڕیال مەدریدی ئیسپانی بەدەستبێنێت، هاندەرانی ئەو یانەیە متمانەیەکی زۆریان بەیانەکەیان بۆ دروست بوو کە بتوانێت لەم وەرزەی پاڵەوانێتیەکە نازناوەکە بباتەوە. ئەو دوو یانەیە لە مێژوویاندا 6 جار ڕوبەڕوو یەک بوونەتەوە. ئارسناڵ 2 بردنەوەی هەیە و 7 گۆڵی تۆمار کردووە، بەرامبەر 1 بردنەوەی پاریس کە 5 گۆڵی تۆمار کردووە لە 3 یاریشدا یەکسان بوون. لە ئێستادا هاندەرانی تۆپی پێ چاوەڕێی ئەوە دەکەن کە کام لەو دوو یانەیە دەگات بە یاری کۆتایی ئەم وەرزەی چامپیۆنزلیگ تا بتوانێت بۆ یەکەم جار لە نازناوی پاڵەوانێتیەکە بێبەش نەبن و مێژوویەکی گەورە بنووسنەوە.